ڕووباری دیجلە و فرات دوو ڕووبارن کە بە ناوچەی میزۆپۆتامیادا تێپەڕ دەبن و بە شاخوێنبەری شارستانیەت و ژیانی عێراق دادەنرێت. دیجلە لە ناوچە شاخاوەکانی باکووری کوردستان هەڵدەقڵێ و بە ناو خاکی عێراقدا تێدەپەڕێت. فرات لە باکووری کوردستانەوە سەرچاوە دەگرێ و دەڕژێتە ڕۆژئاوای کوردستان و شانبەشانی دیجلە بە ناو خاکی عێراقدا تێدەپەڕێت. ئەم دوو ڕووبارە لە نێوان چەند دەوڵەتێکدا هاوبەشن و بە دوو ڕووباری نێو دەوڵەتی ئەژمار دەکرێت، هەروەکو ڕووباری نیل و دانوب و ئەمازۆن. بەڵام دەوڵەتی تورکیا تەنها بەهی خۆی دەزانێ و چەندین پرۆژەی بەنداوی گەورە و تونەیلی ئاوی لەسەر دروست کردووە کە گەورەترین و مەترسیدارترینیان پرۆژەی گاپە. تایبەت بۆ سەرچاوە ئاویانەی کە لە وڵاتی تورکیەوە سەرچاواگرێت وەڕژێتە ناو خاکی عێراق پێکاتووە لە سێ ڕووباری سەرەکی کە هەریەک لە ڕووباری فوراتە کە هەردوو لقەکەی لە چیاکانی تۆڕۆسەوە سەرچاواگرێت و دوای ئەوە لە خواروی شاری وانەوە یەک ئەگرن و دواتر ئەڕژێتە ناو خاکی سووریا و دواتر ئەتێتە ناو خاکی عێراقەوە. تایبەت بە ڕووباری دجلە بە هەمان شێوە لە چیاکانی تۆڕۆسەوە سەرچاوە ئەگرێ و لە خواروی شاری وانەوە سەرچاوە ئەگرێت و دواتر ئەتێتە ناو خاکی عێراقەوە و ڕووباری زێی گەورە کە ئەویش نزیک لە شاری وانەوە سەرچاوە ئەگرێ و دواتر ئەتێتە ناو خاکی عێراقەوە بە تایبەت لە سەروی شاری هەولێرەوە ئەتێتە ناو خاکی عێراقەوە. ئەوەی تێتە ناو خاکی باشووری کوردستانەوە تەنها زێی گەورەیە. ئەو دوو ڕووبارەکە ئەتێتە ناو خاکی عێراقەوە لە دانەیەکیان لە سەروی مۆسڵەوە و دانەیەکیان لە پارێزگای ئەمبارەوە تێتە ناو خاکی عێراقەوە. ئەوەی لە پارێزگای ئەمبارەوە تێتە ناو خاکی عێراقەوە ڕووباری فوراتە کە لە دیەی ئەلبوکەمال بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێتە ناو خاکی عێراقەوە دواتر بەرەو ناوڕاستی عێراق و بەرەو خواروی عێراق سەرچاوە دەگرێت. پرۆژەی گاب بەواتای پرۆژەی گەشە سەندنی باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ دێت. ئەم پرۆژەیە
یەکێکە لە پرۆژە هەرە بەرزی خوازە گەورەکان لە جیهان، ئەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کوردستانی باکوور بە درێژایی سنووری لەگەڵ باشوور و ڕۆژئاوای کوردستان. ئەم پرۆژەیە لە سنووری نۆ پارێزگای تورکیایە کە سەرجەمیان کوردین. گاب لە 13 پرۆژەی گەورە و سەرەکی پێکاتووە کە 7یان دەکەوێتە سەر ئاوەزێڵی فرات و 6یان لەسەر ئاوەزێڵی دیجلەیە. هەر پرۆژەیەک چەندین پرۆژەی بچووک و مامناوەند لەخۆ دەگرێت. تایبەتمەندیەکانی پرۆژەی گاب پێکاتووە لە 22 بەنداوی گەورە و مامناوەند. هەردوو ڕووباری دیجلە و فرات بەیەکەوە دەبەستێت. زیاتر پشتی بە ئاوەزێڵی فرات بەستووە بە ڕێژەی لە 80، بە ڕێژەی لە 120 پشتی بە ئاوەزێڵی دیجلە بەستووە. سەرهەڵدانی ئەم پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1936 و سەرەتاکانی دامەزراندنی کۆماری تورکیای هاوچەرخ بە سەرۆکایەتی مستەفا کەمال ئەتاتورک. پێش ئەوەی تورکیا دەست بە جێبەجێکردنی بکات، دوو بەنداوی گەورەی لەسەر ڕووباری فرات دروست کرد کە ئەوانیش بەنداوی کیبان لە ساڵی 1974 تەواو بووە و توانای عەمبارکردنی 30.7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئەتاتورک لە ساڵی 1992 تەواو بووە و توانای عەمبارکردنی 48.7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. تایبەت بە هەر سێ ڕووبارەکە کە ئاماژەمان پێکرد، ئەو سێ ڕووبارە هەرسێکیان سەرچاوەیان باکووری کورسانە و بەنسبەت ئەو بەنداوانەی کە وڵاتی تورکیا دروستی کردوون لەسەری، وڵاتی تورکیا لەسەر ڕووباری دجلە و فورات پرۆژەی گاپی دروست کردووە کە پێکاتووە لە 22 بەندا و 19 وێزگەی بەرهەمهێنانی وزەی کارەبا. لەو 22 بەنداوە 16 ئەکەوێتە سەر ڕووباری فورات و تەنها 6 یەکەوێتە سەر ڕووباری دجلە و بەنسبەت زێی گەورەوە وڵاتی تورکیا نزیکەی 5 بەنداوی لەسەری دروست کردووە و پلانی هەیە بیکاتەنەوە بەنداو لە داهاتوویەکی زۆر نزیکدا، چونکە پێویستەکە یان ئەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوود لەو ئاو وەرگریە و وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ بە تایبەتی لە دژی وڵاتی عێراقا. تایبەت بە پرۆژەی گاپ تا ئێساکە وڵاتی تورکیا 90% لە پرۆژەی گاپ تەواو کردووە، تەنها چەند بەنداوێکی بچووکی ماوە، هەروەها یەکێ لە بەنداوە گەورەکان کە تا ئێساکە وڵاتی تورکیا ئیشی لەسەرەکە بەنداوی جەزرەیە کە چەند کیلۆمەترێک لە سنووری عێراقەوە دوورە و توانای گلدانەوەی 10 ملیار مەتر سێجا ئاوی هەیە و لە کاتی تەواوبوونی ئەم بەنداوە بە تەواوەتی پرۆژەی گاپ ئەخرێتە کارەوە و ئەو کاتە وڵاتی تورکیا دایناوە بە تەواوەتی ئاو بفرۆشێتە وڵاتی عێراق و وڵاتەکانی تری کەنداوە. پرۆژەکانی سەر ڕووباری فرات لە چوارچێوەی پرۆژەی گاپ. بەنداوی قەرەقایە
لە ساڵی 1986 تەواو کراوە. تونێلی ئۆرفە، پرۆژەی ئاودێری فراتی خواروو کە 3 پرۆژەی ئاودێری لەخۆ دەگرێت. پرۆژەی فراتی سنووری ئەکەوێتە نێوان بەنداوی ئەتاتورک لە 2 بەنداو پێکاتوە و لە ساڵی 1970 تەواو بووە. پرۆژەی سروج باسکی ئەکەوێتە پارێزگای ئورفە و لە ساڵی 1999 تەواو بووە. پرۆژەی ئەدیامان کاتە ئەکەوێتە قۆڵی ڕاستی بەنداوی ئەتاتورکەوە. پرۆژەی ئەدیامان جۆکسۆ ئەرابان لە ساڵی 1996 تەواو بووە. پرۆژەی غازی ئەنتاب لە 3 بەنداو پێکاتوە. بەنداوی بیرەجیک ئەکەوێتە قۆڵی پشتەوەی بەنداوی ئەتاتورک. بەنداوی قەرەقامش ئەکەوێتە پشتەوەی بەنداوی بیرەجک. پرۆژەکانی سەرڕووباری دیجلە. پرۆژەی دیجلە کیراڵ کیزی ئەکەوێتە پارێزگای ئامەد، پێکاتووە لە 2 بەنداو، دیجلە و کیراڵ کیزی. پرۆژەی باتمان ئەکەوێتە سەرزێی باتمان لە ئامەد و سیرت لە ساڵی 1993 تەواو بووە. پرۆژەی بەتمان سڵڤان ئەکەوێتە پارێزگای ئامەد. ئەم پرۆژەیە لە پلاندایە و جێبەجێ نەکراوە. پرۆژەی گارزان بەنداوێک لە خۆ دەگرێت و ئەکەوێتە ناوچەی باتمان. ئەم پرۆژەیەش لە پلاندایە و جێبەجێ نەکراوە. بەنداوی ئەلیسۆ ئەکەوێتە دووری 50 کیلۆمتر لە شاری سیرت و کارکردن تیایدا بەردەوامە. توانای ئەمبارکردنی 410 ملیار مەتر سێجا ئاوی هەیە، یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکانی سەرڕووباری دیجلە. بەنداوی جەزیرە ئەکەوێتە ناوچەی جەزیرە، چەند بەنداوێکی بچووک و چەند پرۆژەیەکی لاوەکی لەخۆ دەگرێت. ئەم پرۆژەیەش لە پلاندایە کە لە دوای بەنداوی ئەلیسۆ دەست بکرێت بە جێبەجێکردنی. زێی گەورە یەکێکە لە زێگرنگەکانی ڕووباری دیجلە. تورکیا لە هەوڵدایە چەندین پرۆژەی ئاودێری جۆراوجۆر و گەورەی لەسەر دروست بکات. پرۆژەکانی سەرزێی گەورە: بەنداوی سۆلۆن، بەنداوی چاڵدێران، بەنداوی هەکاری، بەنداوی قەیسەر، بەنداوی دێوەکیگیری. ئێمە ئەگەر سەیری تاریخی وڵاتی تورکیا بکەین بە تایبەتی لە دوای ڕۆخانی دەوڵەتی عوسمانیەوە، ئەو کاتە وڵاتی تورکیا بینیە کە هیچ سەرچاوێکی سروشتی نییە کە وەکو وڵاتەکانی تر سوودی لێ بینێ، بە تایبەتی عێراق و سووریا وڵاتەکانی تر نەوتیان هەبوو. بۆیە دواتر دوای دروستبوونی دەوڵەتی تورکی هەوڵیاندا سەرچاوەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی سوودی لێ ببینن بۆ داهاتووی وڵاتی خۆیان. بۆیە زانایانی ئەو وڵاتە بە تایبەتی زانایان سەرچاوەکانی ئاو کۆک بوون لەسەر ئەوەی کە ئەتوانن لە داهاتوودا ئاو وەکو کارتێکی فشار لە دژی وڵاتانی تر بەکاربێنن. بۆیە پرۆژەی گاب کە دروست کراوە ئەگەڕێتەوە بۆ سیەکانی سەدەی ڕابردوو کە ئەو کاتە پلانیان بۆی دانا و زۆربەی پلانەکان کە ویستیان جێبەجێ بکەن ویستیان لە ساڵی هەفتاکانە جێبەجێ بکەن، بەڵام ئەو کاتە حکوومەتی عێراق تا ڕادەیەک و حکوومەتی تورکیا و سووریا حکوومەتی زۆر بەهێز بوون. بۆیە تورکیا نەیتوانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستی بۆ ببات. بۆیە لە دوای ڕۆخانی وڵاتی عێراق بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە زۆربەی پرۆژەکان تورکیا جێبەجێ کرد و توانیەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە نزیکەی 90% لە پرۆژەکانی تەواو بکە و ئامانجی تورکیا لە دروستکردنی پرۆژەی گاب پرۆژەیەکی فرەمەبەستە. ئامانجی تورکیا لە دروستکردنی ئەم بەنداوانە یەک ئەتوانێت دیمۆگرافی ناوچە کوردیەکان بە تەواتی بگۆڕێت، ئەوە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان و هەروەها ئەتوانێت بە شێوەیەکی بازرگانی وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ و تورکیا خۆی کە باسی پرۆژەی گاپەکە وەکو سەبەتەیەکی خۆراک باسەیەکە، چونکە ئەوێ لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی شتومەکە کشت و کاڵەکانەوە هەموو وڵاتەکانی تر داگیر بکە و بە تایبەتی عێراقی ساکە وەکو بازارێکی زۆر گەورە ئەبینێ بۆ شتومەکە کشت و کاڵەکانی و هەروەها ئەتوانێت وەکو کارت
کاتێکی فشار بەکاریبێنێ لە داهاتوودا چونکە تورکیا ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست خۆیەک و جەمسەرێکە بینێ و ئەتوانێت و دەیەوێت زیاتر ڕۆڵی خۆی ببینێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆیە ئەتوانێت لە ڕێگەی ئەو بەنداوانەوە ئەو سەرچاوی ئاوانەی کە گردوێتەوە ئەتوانێت کارتێکی فشاری زۆر بەکاربێنێ لە دژی وڵاتان بۆیە تورکیا لە ڕابردوودا فشاری زۆر گەورەی دروست کرد و پرۆژەی زۆر گەورەی دروست کرد یەکێک لەو پرۆژانە کە ئەتوانێت کۆنتترۆڵی وڵاتانی تر بکە بە تایبەتی عێراق وڵاتانی کەندا و پرۆژەی ئاوی ئاشتیە کە ڕۆژانە پلانی داناوە 6 میلیۆن متر سێجا ئاو بفرۆشێتە وڵاتانی کەنداوە کامە پرۆژەیەکی زۆر زۆر گەورەیە و ئەوێ لە داهاتوویەکی زۆر نزیکدا جێبەجێ بکات. یەکێکی تر لە ئامانجەکانی تورکیا ئەوەتانەیە کە مێژووی کورد لەو ناوچانە بە تەواوەتی کۆتایی پێبێنێ و بیسڕێتەوە بە تایبەتی نزیکەی 137 ناوچەی مێژووی هەیە کە هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناوچەی باکووری کوردستان و بۆ کورد و بە تایبەتی ناوچەی حەسەنکێفە کە ئێستاکە بە تەواوەتی ژێر ئاو کەوتووە کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 10,000 ساڵ پێش ئێستاکە. توانای ئەمبارکردنی ئاو لە کۆی ئەو بەنداوانەی وڵاتی تورکیا دروستی کردوون لەسەر ڕووباری فرات گەیشتووەتە زیاتر لە 9.9 ملیار متر سێجا کە ئەمەش توانای ئەمبارکردنی سێ ئەوەندەی ڕێژەی داهاتی ساڵانەیە کە بە ڕووباری فرات تێپەڕ دەبێ و دەگاتە خاکی عێراق کە ساڵانە بڕەکەی 30 ملیار متر سێجایە. توانای ئەمبارکردنی ئاو لە بەنداوەکانی وڵاتی تورکیا کە لەسەر ڕووباری دیجلە دروست کراون ئەگاتە زیاتر لە 13.95 ملیار متر سێجا بە پێی پلانەکانی تورکیا ئەو بڕە زیاد دەکرێت بۆ 17.6 ملیار متر سێجا. توانای ئەمبارکردنی ئەم بەنداوانش یەکسانە بە ڕێژەی داهاتی ساڵانی ڕووباری دیجلە لە عێراق. بەنسبەت کاریگەری ئەو بەنداوانە لەسەر دانیشتوانی ناوچە کوردیەکانی یان باکووری کوردستان کاریگەری زۆر خراپی هەیە. یەکێک لەو کاریگەریانەوەتانەیە کە نزیکەی 700,000 کیلۆمتر دووجار داپۆشرێ بە ئاو کە ئەمە مەساحەیەکی زۆرە کە لە دەسەدرێ و نزیکەی 2000 گوند و لادێی باکووری کوردستان بە تەواوەتی چۆڵیان کردو و ژێر ئاو کەوتنە و هەروەها وەکو پێشتر ئاماژەمان پێی کرد ئەو ناوچانەی کە شوێنەوارن و شوێنەواری مێژووین بەداخەوە هەر هەمووی ژێر ئاو کەوتووە کە ژمارەیان ئەگاتە نزیکەی 137 شوێنەواری مێژووی و هەروەها خەڵکێکی زۆر لە ناوچە کوردیەکان گوازراونەتەوە بۆ شوێنی تر لە شوێنەکانی خۆیان دەرکریانە کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر دیموگرافی ناوچەکە ئەبێت و لە داهاتوودا کاریگەری زیاترێ بێت لەسەر ئەو ناوچانە چونکە خەڵکی باکووری کوردستان ڕێژەیەکی زۆر لە زەوی کشتتوکاڵەکانیان لەدەست داوە و بەرەو ناوچەکانی تری تورکیا کۆچیان کردووە. پرۆژەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ڕۆژاوای کوردستان بەڵام کاریگەریەکانی لەسەر ئەوان کەمترە بەراورد لەگەڵ عێراقا لەبەرەوەی ئەوان تا ڕادەیە سەرچاوی ئاویان پێئگات واتوانن سوودی لێ ببینن بەڵام ئەوەیە گاتە عێراق ڕێژەیەکی زۆر کەمە لە داهاتوودا بۆیە کاریگەریەکانی لەسەر عێراق زیاترە. سووریا سیاسەتی ئاوی خۆی هەیە طبعاً پرۆژەی زۆر گەورەی دروست کردبوو لەسەر یان پلانی هەبوو دروستی بکات لەسەر ڕووباری فورات بەڵام خۆشبەختانە ئیساکە وەزع و بارودۆخی سووریا بەو شێوەتانێ بۆیە نەیتوانێت پرۆژەکان تەواو بکات. ئەگەر تەواوی بکرایە بارودۆخی عێراق لە ڕووی سەرچاوەکانی ئاوە زۆر خراپ بوو
بەڵام لەبەر ئەو بارودۆخی ساکە تا ڕادەیەک بارودۆخی ئاوی عێراق باشترە بەڵام ئەگەر لە داهاتوودا سووریا دەست بکاتەوە بە دروستکردنی ئەو پرۆژانەوە جێبجێ بکە بە تاکید کاریگەرێکی زۆر خراپی لەسەر سەرچاوەکانی ئاو لە عێراق بێ بە تایبەتی لەسەر ڕووباری فورات. سەبارەت بە کاریگەریەکانی ئەو پرۆژانەی کە وڵاتی تورکیا لەسەر ڕووبارەکان دروستی کردووە کاریگەری زۆر خراپی لەسەر داهاتووی عێراق بێ بە تایبەتی لە ڕووی سەرچاوەکانی ئاوە لەبەر ئەوەی ئاسایشی ئاو لە عێراقا بە تەواوەتی کۆتایی پێهاتێت و کاریگەری زۆر خراپی لەسەر ئاسایشی نەتەوەی هەیە و هەروەها کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک هەیە لە عێراقا لەبەر ئەوەی نزیکەی 60% لە زەوی کشتوکاڵەکانی عێراق بە تەواوەتی لەدەست ئەچێ و هەروەها کاریگەری لەسەر کواڵیتی ئاو ئەبێت لەبەر ئەوەی هەر کاتێ ئاو ڕێژەی دابەزیان ئاسی دابەزی ئەو کاتە ڕێژەی پۆلیوتانتەکانیان مادە پیسکەرەکان و هەروەها ڕێژەی خستوێری لە ئاوا زیادەکە و هەروەها خاکی عێراق مەترسی ئەوەی لەسرە کە بەگشتی تووشی بە بیابان بوون بێت چونکە ئێستاکە بەهۆی دابەزینی ئاسی ئاوی دژلە و فوراتەوە نزیکەی 40% لە خاکی عێراق بەرەو بە بیابان بوون ئەچێ و هەروها وشکە ساڵی کاریگەری زۆر خراپی لەسەر عێراق دروست کردووە کە پێشتر ئاو هەبوو ئێمە ئەمانتوانی چارەسەری بکەین بەڵام ئێستاکە چارەسەرکردنەکەی زۆر ئەستەمە چونکە بە ئاوە کرێت و هەروەها وزەی کارەبا یان بەرهەمهێنانی وزەی کارەبا دابەزێ لەبەرەوەی بەنداوەکانی عێراق خەریک خاڵیە بن لە ئاو و ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر داهاتووی عێراقەیە و هەروەها کاریگەریەکانی لە داهاتوودا ئەوەتانێ کە خەڵکی ناوڕاست و باشوور عێراق کۆچ ئەکەن بەرەو ناوچەکانی تری عێراق کە ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر کۆمەڵانی خەڵکی عێراق وهروەها کاریگەری لەسەر ئەوە بێت کە خەڵکی باشوور و ناوڕاستی عێراق کۆچەکەن بە تایبەتی چون بەرەو ناوچەکانی تر کامە پێڵێن کۆچکردنی ژینگەی و هەروەها کاریگەری لەسەر ئیکۆلۆژی ڕووبارەکان ئەبێت چونکە ژینگەی ڕووبارەکان و زیندەوەران بە تەواوەتی لە ناو ئەچێ و هەروەها هەمە چەشنەیی لە ڕووبارەکانی عێراقا نامێنێەوە کاریگەری زۆر خراپی لەسەر زەلکاوەکانی عێراقەیە چونکە خۆتانە بینین ساکە زەلکاوەکان نزیکەی 90% بە تەواوەتی وشکی کردووە یەکێک لە کاریگەریەکانی تر ئەوەتانێت کە ئەو بەنداوانە هەر هەمووی ئەکەوێتە سەر هێڵی بوومەلەرزەوە کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر عێراق بێ و مەترسیەکی زۆر گەورە لەسەر دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان دروستەکات تایبەت بە کاریگەریەکانی لەسەر باشووری کوردستان دیارە وەکو کاریگەری ڕاستەوخۆی نییە لەسەر باشووری کوردستان بە تایبەتی پرۆژەی گاب کاریگەری ناڕاستەوخۆی هەیە یەکێک لەو کاریگەرانەوەتانێ کە خەڵکی ناوڕاست و باشووری عێراق وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کۆچەکەن و کۆچکردنیان بەرەو هەرێمی کوردستانە بێ بەرەو باشووری عێراق باشووری کوردستان کە ئەمە کاریگەرێکی زۆر خراپ لەسەر دیموگرافی هەرێمی کوردستان دروستەکە و هەروەها یەکێک لە کاریگەریەکانی تر ئەوەتانە کە ئەم ڕووبارانە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەم بەنداوانە هەر هەموو یەکەوێتە سەر هێڵی بوومەلەرزەوە بۆیە ئەو کاتەی کە هەر کاتێ بوومەلەرزە ڕوو بدات کاریگەریەکانی زیاتر لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان ئەبێ بۆیە مەترسیەکانی لەسەر خاکی هەرێمی کوردستان زیاتر ئەبێ و لە داهاتوودا هەست بەو مەترسیە گەورە ئەکرێ و پێویستە لە ئێستاوە هەرێمی کوردستان و عێراق هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە بدەن. ئایا عێراق لە وڵاتی نێوان دوو ڕووبارەوە دەبێت بە وڵاتی بێڕووبار؟ ڕێکخراوی ئاوی ئەوروپی هۆشداری داوە کە بەهۆی سیاسەتەکانی تورکیاوە تا ساڵی 2040 ئەگەری وشکبوونی تەواوی ڕووباری دیجلە لە عێراق لە ئارادایە بەهۆی کاریگەری پرۆژەی گاپ و بەنداوەکانی تورکیا لەسەر ڕووبارە هاوبەشەکانی عێراق ئاستی ئاو لە ڕووباری فورات بە ڕێژەی لە 60 کەمی کردووە ڕێژەی زیاتر لە 40 ئاوی ڕووباری دیجلەش کەمی کردووە لە ئەگەری تەواوبوون و خستنەکاری بەنداوەکانی تر ئەم ڕێژانەش زیاد دەکات.
بە چارەسەریەکان حقیقەتێک هەیە لەیرەیە بێ ئاماژەی پێ بدەین شەوەتانێ تورکیا 100 میلیۆن دلاری لەسەر ئەو بەنداوانە و خەرج کردووە و ئەمە ئەوە ناگەێنێ کە تورکیا بتوانێت یان فشارەکانی عێراق بتوانێت ڕای تورکیا لەسەر ئەو وەزع بگۆڕێت. طبعا تورکیا بەنداوەکانی دروست کردووە و بۆتە شتێکی کاریگەری لەسەر عێراق بەگشتی هەیە و عێراق ناتوانێت فشارێکی ئەو تۆ لەسەری دروستکە، بەڵام ئەوەی هەیە کە عێراق بتوانێت فشار دروستکە ئەوەیە کە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵیا ڕابگرێ و هەروەها فشار بەرامبەر تورکیا بەکاربهێنێ بۆ ئەوی بتوانێت ئەنامەی تازە دەربارەی سەرچاوەکانی ئاو بەردانەوەی ئاو بۆ ناو خاکی عێراق لەگەڵیا ئیمزا بکات. ئەمە گرنگترین ئەو شتانەیە کە ئەتوانێت عێراق ئەتوانێت فشار لەسەر تورکیا دروستکە. تایبەت بەناوخۆی عێراقیش عێراق ئەتوانێت بۆ نمونە سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی زانستی بەکاربهێنێ، پرۆتەی ئاگێری و پرۆسی کاڵکردن زیاتر گەشەی پێ بدا و بتوانێت بە شێوەیەکی زانستی ڕێگەنیەکان بەکاربێنێ بۆ ئەوەی بە فیڕۆدانی ئاو کەمتر بکاتەوە، هەروەها سوود لەو ئاوەکەمە بینێت کە لە داهاتوودا ئاکاتە ناو خاکی عێراق. بەڵێ بنسبەت بەنداوی گەوراوی ڕاستی وەکو پسپۆرێکی ئەو بوارە لەگەڵ ئەوەیان نیم بە هیچ شێوەی بەنداوی گەورە دروست بکرێ، بەڵام ئیساکە بۆتە شتێکی حتمی لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان پێویستە بەنداو دروست بکرێ، بەڵام گرنگیەکی زیاتر بە بەنداوی مامناوەند بدرێ لەگەڵ پۆندەکانە. پۆندەکان طبعا ئەوەی کە لە لادیەکان بە تایبەتی دروست دەکرێت بۆ کۆکردنەوەی ئاوی باران، ئەوە کاریگەری زیاتر هەیە بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا ڕوبەڕووی وشکە ساڵی و کەم ئاوی ببینەوە. یاسا نێودەوڵەتەکان عێراق ئەتوانێت لە محکەمەی دەولیەوە سکاڵایەک بجوڵێنێ، بەڵام بەداخەوە بارودۆخی حکوومەتی عێراقی ئێستاکە کە حکوومەتێکی زۆر لاوازە ڕەنگە نتوانێت لە ئێستادا ئەو کارە بکات، بەڵام کارێکی باشە ئەگەر لە داهاتوودا هەوڵ بدات ئەو کارە جێبەجێ بکات و فشارێکی زیاتر لەسەر حکوومەتی تورکیا دروست بکات. بەتەکید خەڵکەکەی شەتوانێت فشاری خۆی دروستکە، یعنی یەکێک لەو خاڵانە کە ئەتوانین جێبەجێ بکەینەوەتانەیە کە خەڵک کەمتر ڕوو بکە لە وڵاتی تورکیا بۆ گەشتکردن، کامە کاریگەری لەسەر داهاتوی وڵاتی تورکیا بێ و لەسەر ئابووری وڵاتەکە بێ و هەروەها خەڵک ئەبێت وعیکردنی زیاتر هەبێت بەرامبەر بە وڵاتی تورکیا، چونکە ئیساکە وڵاتی تورکیا وەکو وڵاتێکی داگیرکەر ئەبینرێەوە. تورکیا پێشتر دروشمی زۆری بەرزوە کردبوو بە تایبەتی لە دژی عێراق و لە دژی هەرێمی کوردستانی کە لەو دروشمانە کە پێشتر بەکاری هێنا نەوت بەرامبەر بە کەرکووک یان نەوت بەرامبەر بە ویلایەتی مووسڵ یان نەوت بەرامبەر بە پەکەکە، ئەمانە هەر هەمووی دروش بوو. ئەبێ خەڵک لەوە تێبگە کە وڵاتی تورکیا وڵاتێکی داگیرکەرە، ئەبێ لەمە دووە کەمتر مامەڵەی لەگەڵا بکرێ بۆ ئەوی بتوانین فشارێکی زیاتری لەسەر دروست بکەین. گەورەترین مەترسی ژینگەیی کە لە سەدەی ڕابردووە ڕوبەڕووی عێراق بۆتەوە مەترسی و کاریگەریە زۆرەکانی پرۆژەی بەندا و تونەی لە ئاویەکانی دەوڵەتی تورکیایە کە ئەمەش بەتەنها کارەساتی گەورەی ژینگەی بە دوای خۆیدا ناهێنێت، بەڵکوم کارەساتی مرۆیی، سیاسی، کۆمەڵایەتی و گۆڕینی دیمۆگرافیایی لێ دەکەوێتەوە. بۆیە پێویستە عێراق وەک دەوڵەت هەموو تواناکانی لە دژی دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بخاتە گەڕ لە ڕێگەی بەکارهێنانی هەموو ئامرازەکانی سیاسی، یاسایی و ئابووریەوە بۆ پاراستنی ڕووبارە هاوبەشەکان کە ژیانی مرۆڤ و ژینگەی زیندەوەر و ئیکۆسیستەمی لەسەر بەندە.